بەناوی خوای گەورە و بەخشەندەی میهرەبان درود و سەڵاو و سەجیانی پاشی پێغەمبەر کەوێ. بینەرانی ئازیز و خۆشەویست لە ئەڵقەیەکی تری بەرنامەکەتان بەرنامەی تەندروستی ڕۆژوان یان ڕۆژوان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. هیوادارین ببینە میوانێکی ئێسوکسوک لەگەر بەڕێز دکتۆر ئیبراهیم تاهیر پسپۆری تەندروستی کۆمەڵ لەو ماوەیەی کە هیوادارم لەگەر بڕگەکانی ئەم بەرنمەیە یەکێک لەگەرمان بن و هەروەها ببێتە مایەی سوود وەرگرتنی هەموو لایەکتان. هەروەها داواکانین لە خودای گەورە و بەخشەندەی میهرەبان ڕۆژووی ئەو ڕۆژ لە هەموو لایەک وەرگیرا بێ و بەبەر ئەو پاداشتە گەورەی خوا کەوت بن. ئەمڕۆ دیارە هەروەکو لە بەردەمتان دیارە باسی گۆشت و ماسی و بریشک دەکرێت کە دەتوانین بڵێم یەکێکن لەو خواردنە سەرەکیانەی کەوا هیچ مرۆڤێک نییە بەبێ ئەمانە بتوانێتن بژی. بۆیە ئێستا بوار دەمە برایی بەڕێز و خۆشەویستمان کاک دکتۆر ئیبراهیم تاهیر بۆ ئەوەی بتوانێ بابەتەکە پێشکەش بکاتن و لەگەرتان بەردەوام بێ. سپاس کاکتۆر. طبعا بەرنامەی ئەو ڕۆمان لەسەر پرۆتینە، پرۆتینی سەرچاوەی سەرەکی گۆشتە، سەرچاوەی دووەمیشی هەندێک لە دانەوێڵەیە، بەڵام کەمیان تێدایە. پرۆتین لە بۆ لەشی ئینسان زۆر زۆر کاکتۆر، یان ئینسان بەبێ پرۆتین ناتوانێ بژی، یعنی سەرەکیە زۆر سەرەکیە. لەبەر ئەوەی پرۆتین وەکی شەکر و چەوری خەزن ناکرێت لە ناو لەش ئینسان، بۆیە دەی بەردەوام وەری بگری. ئەوز ڕۆژانە بی، هەفتانە بی، دوو ڕۆژ جارێک بی، سێ ڕۆژ جارێک بی. بۆیە ئەوانەیە کە دایان بینین لە وڵاتانەی کەوا زۆر هەژارن هیچ گۆشتی ناخۆن، هیچ پرۆتینەشی ناخۆن، تەمەشا دەکەی سەحەتیان زۆر ناخۆشە، هیچ چەوریان لە قەلبیدا نییە، خانەکانی لەشیان مەزبوط نییە، بەرگریشیان لەوانەیە بەڵێ بەرگی زۆر کەم دەبتەوە. لەبەرەوەی کاکتۆر پیان نانێن ئەو کەسانە زیاتر ڕۆچین لەبەرەوەی نیتیان لەوێ نیانە، لە ئەفریقای مەتان نیانە، لە هندستانیش هەیە ڕۆچیە، بەڵام ئەو دەتانی لە شتەکانی کە وەریگری بەسەبەی ئەفریقای هەرمیەتی بخۆ. ئەگەر لەبیرت بابی دوێنیان لە بەرنامەکانی تری پێش و ئاماژەت کرد هەندێک هەیە قەرەبووی پرۆتین دەکاتەوە، وەکو چ بوو ئەگە لەبیرت ئەوانەیەکەوە پرۆتینیان تێدا هەیە، هەندێک لە دانەوێڵەکانن کابرتێ لە نۆکە، لە فاسولیایە، لە نیسکە، لە برنجە، ئەوانە پرۆتینیان تێدا بەس بەکەمی، بەڵام سەرچاوی سەرەکی بریتە لەو خواردنانێک کە ئێستا لە پێشەمەدان درێ ئەوڕۆکە باسییان دەکەین. طبعا پرۆتینش بۆ لەشی ئینسان زۆر زەرورەت، گوتمان 20 نوع پرۆتین هەیە، هەشتی هەر ناتوانین بە خۆمان دروستیکەین لەشی خۆمان، بۆ دەبی وەریگرین، یعنی ناتوانین دروستیکەین. بۆیە ئەو سێ خواردنە زەرورە ئینسان بیان خواتن. هەر یەکە ڕێژەی پرۆتینەکانیشان فەرقی هەیە و سوودەکانیشان هەتا حدێک فەرقی هەیە، بەڵام بە شێوەیەکی گشتی سەرچاوەی پرۆتینن. طبعا پرۆتین لە بۆ چ باشە؟ پرۆتین لە بۆ دەمارەخانەکان باشە. ئەگەر پرۆتین نەبی دەمارەخانە بە تایبەتی پەردەکەی سەری دروست نابێتن. خانە بە شێوەیەکی گشتی خانەی دەمار و خانەی عەزەڵاتەکان و لەشی ئینسان شانەکان هەمووی بەبێ پرۆتین ناتوانێت دروست بیتن. پرۆتین لە بۆ گواستنەوەی هۆرمۆنەکان باشە، لە بۆ دروستبوونی هۆرمۆنەکان باشە. پرۆتین وە دەکاتن کەوا ئینسان بەرگری لەشی زیاد بی، بۆیە ئەوانەی پرۆتینیان کەمە زۆر زەعیف و زۆر لاوازن دایمەن نەخۆش دەکەون، چونکە بەرگری لەشیان زۆر کەمە. بەڵێ کاک دکتۆر هیوادارم بەردەوام بی، بەڵام تەمەشا دەکەم ئەوانەی وەرزشوانەکان هەندێک زار هەیە لە زیاتی گۆشت خواردن مادەی پرۆتین وەردەگرن، دیارە هەر لەبەر ئەوەیە. طبعا پرۆتین هەتا خەلیەکانی زووتر دروست بیتن، هەتا عەزەڵاتی زیاتر بی و پێدەڵێن ماسوولکەدار، ئەمە پێدەڵێن مەسکولەر، یان دەبتە عەزەڵی. بۆیە پرۆتینی باش دەخۆن، بەتەن شیری باش دەخۆن، سینگە مریشی زۆر دەخۆن، یان پرۆتینی حازر دەخۆن. بەڵێ پرۆتین حازر زۆر نەوەی هەیە. بەڵێ ئەویش لە سەنتەرەکانی وەرزش ئەوە هەیە، دەتوانن لێندە وەردەگرن. کەواتە گۆشت و سەرچاوەکانی بەڕاستی زۆر زەرورن. یەکەم دێنە سەر گۆشتی سۆر، کە گۆشتی سۆر کە پێدەڵێن گۆشتی حیوانی، ئەوەش طبعا عەزەڵاتەکەی دەخورێ، گورچیلەکەی دەخورێ، جگەرەکەی دەتوانین بکەیت کە یان بە هەر شتێک دەتوانێت بیخۆی. ڕێخەڵۆکەشی خەڵک زۆر زیاد دەکاتە سەر و پێ دەخورێتن، سەر و پێیەکەی دەخورێ. کەواتە گۆشتی حیوان هەموو جۆرەکان دەتوانانی، هەرکەس بە نەوعاچی دەخوا، هەمووی سوودی دەتوانانی بە کوڵایی بخوا، بە سوکراوی بخوا، دەتوانین بە کەباب دەخوا، بە هەر نەوعاچی کەوا حەزیان لێبی ئێستا خەڵک طبعا دەیخواتن. گۆشتی حیوان ینی پرۆتین حەسەب تەمەنە، چەند تەمەن بەرەو پێش و بڕوا دەبی زیاتر بخوا. بەڵێ بەڵام ئەویش ئەگە زۆری بخۆی باش نییە، لەبەرەوەی چاوری زۆر بەڵێ یان نەخۆشی هەبیتن.
لە بەرسیشە پرۆتین خەزن ناکرێت ینی داناکرێت ناو لەشمان ینی بۆ ئەو کاتی ڕۆژەکەی بەخشە و ڕۆژێک چەند بەکەلک دیار بەڵێ دوای هەم دەڕوا ینی بێتن و بەکەلک طبعا لە منداڵی عمری 2 ساڵ ڕۆژێ 12 غرامیان پێویستە کە دەبتە 3 ساڵ دەبتە 20 غرام کە عمر دەگاتە برێن گەنجێتی و هەرەوەزی ئەوانە پێویستی بە 40 غرام هەیە بەڵێ کە تەمەەن گەورەتر دەبی پێویستی بە 60 غرام هەیە بەڵام ئافرەتی دووژیان و ئافرەتی شیردەر دەبی بەلای کەمی 70 غرام ڕۆژانە پرۆتینی وەربگری یان 10 غرام پێویستی زیاترە لەبەرەوەی دووژیان ینی دووژیان بەڵێ ینی ئەوەی زیاترە بار لەسەری قورسترە بەڵێ طبعا ڤیتامین بیش تێدایە گۆشت هەموو نەوەکانە ڤیتامین تێدا بەڵام بە ڕێژەیەکی زۆر نییە طبعا لۆ کارلێکی کیمیاوی لەشی ئینسانی بەکاردێتن بینە سەر چەند ڤیتامین و چەند کانزای تێدایە طبعا گۆشت بە تایبەتی گۆشتی سۆر سەرچاوەی سەرەکی مادەی حەدیدە مادەی ئاسن بڵێ بۆیە دەڵێ لە پاش گۆشت خواردن نەخۆی مەفعولی گۆشت و مەگنیسیۆمەکەی دەباتە بەڵێ زۆر زەرورە مادەی بەڵێ مەگنیسیۆمیشدا مەنگەنیزیش تێدایە و هەروە مادەی یۆدیشتی کەم تێدایە بەڵام گۆشت ماسی مادەی یۆدی زۆر تێدایە بۆی لە بۆ غودەی دەرەقی زۆر زەرورە ئینسان ماسی بخۆ بە تایبەتی گۆشت ماسی هەفتەی دەبی 3000 بخۆرێ باشە بەس خەڵکی مەیان زۆری دەخۆ بە 1000 یان نایخوا باید دەرێ پێزم لێ دەبیتەوە بۆنەکە من دەکوژێ ینی بەڕاستی بەداخەوە دەبێ خۆی فێرکە دەبێ خۆی فێرکە بخۆ طبعا لە گۆشت ماسی دەڵێ هەر جارێکت خوارد محالە بکەیت لە 400 غرام زیاتر نەبی ینی بگاتە نزیک نیو کیلۆیەک تێپەڕ نەبی نیو کیلۆ زیاتر نەبی سوودی نامینێ سوودی دەمینێ بەڵام لەبەرەوەی ماسی ناو ئاوێ گەورە بووە ئاویش مادەی زێبەقی زۆر تێدایە کەواتە گۆشتەکەش زێبەقی زۆر تێدایە ئەگەر بێت و گۆشت ماسی زۆر بخوا دەبتە ژەهراوی هەتا گەورەی ماسیش ینی دەرێن لە 2 کیلۆ و نیو 3 کیلۆ ئەوانە زیاتر نەبێ گەورەی قەبارەکەی بۆ دیارە هەر لەبەر ئەو مەسەلەیە ینی کاریگەری خراپە بەڵێ کاریگەری خراپە لەبەوەی زێبەق مادەی ژەهراوی ناولەشی ئینسانی باش نییە کارلێکی کیمیاوی تێک دەدا و دەبتە ژەهراوی بوون بۆیە ماسی هەفتەی 2000 3000 بخورێ محالە بکرێت لە نیو کیلۆی تێپەڕ نەبی نەک بچی بە 1200 کیلۆی پێکڕابی خۆی باش نییە طبعا مریشی چەند گەورە بی چەند قەڵەوبی چەوری زیاترە دیسان ئەویش زەرری زیاتر تقریبا بین کیلۆ نیوەک لە بۆ 2 کیلۆ زۆر وەزنەشی سابت و زۆر باشە تا مادەی کالیسیۆمی تێدا هەیە لە بۆ ئێسقان و لە بۆ ددان زۆر باشە ڤیتامین ئەی و دییان تێدا هەیە هەمیان ئەویش لە بۆ چاو و لە بۆ پێستەی باشە بەڵام ڤیتامین دیەکەی ناو ماسی لە هەمووان زیاترە و ڤیتامین ئەیەکەشی لە هەمووان زیاترە ئەو کەسانەی کەوا پرۆتینی هەر ناخۆن تووشیان بە نەخۆشیێک دەبی پێ دەرێن کوارشیاکۆر و مەرازمەس ئەوە لە دکتۆرەکان دەزانن بەڕاستی تووشی کێشەی زۆر دەبیتن ینی ژیانی زۆر کورد دەبی زۆران دەبێژی و تەمەن کوردی دەکات بەڵێ احتمال هەر لە منداڵیەوە تووشی قەزەمی دەکا بەژنی کورد دەبی پرسی هەڵدەوەری مووی لەشی هەڵدەوەری پیستەی زۆر دڕووناشرین دەبیتن و جگەری باشیش ناکە و کلی زوو لە کاڵ دەکەویت کلۆ خانەکانی دروست نابن دەمارەخانە دروست نابی هۆشی کەم دەبی بیری کەم دەبیتن ئەو شتانە هەمووی توش دەبیتن چونکە پرۆتین پێکاتەی سەرەکی هەموو خانەچیە حتا پێکاتەی سەرەکی دیێن ئەو کرۆمۆسۆمیشە بۆیە دەبی ئینسان ینی کاک دکتۆر تەندروستی جیهانی ڕێخای تەندروستی جیهانی چەندی پرۆتین دیارە ڕێژە بخۆی 150ە ڕۆژێ 6 غرام دەکا لە 100 تا 20 پێویستی لەش یعنی ئەگە 100 بکەینە 3 بەش دەبی لە 60 ڕۆژانە ئەمە ئەوەی وەگرین کاربۆهیدریت کاربۆهیدریت سەوزەیە میوەیە دانەوێڵێ نانە برنج ئەو شتانەیە کاربۆهیدریت کە ئەوان وزەی زۆر تدایە وزەیت لە 60 لە 130 چەوری وەگرین لە 120 پرۆتینی وەگرین تقریبا دەکات لە 100 ئەوە دەتوانی ژیانی باش بەڕێوە دەبێت بێنە سەر نەوی گۆشتەکان طبعا گۆشت بەرخمان هەیە لە هەمان چەورترە بۆیە ئەو کەسانەی کەەوە زەڵتە و دڵ و شەکر و نەخۆشی قەلبیان هەیە بە تایبەتی لە 40 ساڵ بەسەرەوەنا زۆری نەخۆن باش ینی نابێ گۆشتی کا بەرخ و ئەوانە زۆر بخۆن ئێستا بەهارە بەرخە کاوڕ بەرخە ئەوی نەخۆشی دڵی هەیە سوکەریە قەڵەویە
نەخۆشی دالملوک پێدرن کە گوتمان چۆکوانە گەشتن چەند نەخوا هەفتەی جارێک نەخۆی یان ماژی جارێکانی هەفتەی جارێک بەس بە ڕێژەی کەم زیاتر بکاتە ئی گوێرەکە و گۆلک و ئەوانە ینی دەتوانێت بەس بە کەمی بخۆیان ئەمە ڕۆژێ 6 غرام پێویستە 6 غرام تقریبا دەکا شیشک و تقریبا دەکا شیشە کەمتریان زیاتر بەدە تو 1 کیلۆ گۆشت بەرخی بخۆی بە یەک زاری ئەوە زەرەری هەیە بێنە سەر گۆشتی ماسی ماسی طبعا باسی ئەوەش دەکات دەڵێ گۆشت ئەو حیوانەکە چ دەخوا تاسی لە گۆشتەکەی دەکا ئەگەر گژ و جای بدەیە گۆشتەکە هەندێک مادەی فەرقی لەگە هەندێشتکە ئەگەر مەثەلەن کا و گەرم و جۆی زۆر بدەیە فەرقی دەکاتن ئەگەر گۆشتەکە هەموو تۆرە هەیە دەمەشا دەکەی نەک تەنها بۆ گۆشتەکە باوەڕکە هەیە بۆ شیریش دەڵێ ئەو شوێنەی کە لێ دەوەڕێ ئەوەی کە ئەو جیایی کە دەیخوا تەنانەت ئەگە لە شوێنێک حەلال و حرامیش بێ دیسان ڕنگ دەداتەوە لەوەکەی بەس دەبینێن لە ناوسەیەک بۆ ناوسەیەک تامی گۆشت و شیری جیاوازی هەیە ئەوەدام باس شیر بکەن لێ باسکەم خواردن زۆر تاسیری هەیە لە پێکاتەی گۆشت و پێکاتەی شیر و ماستەکەش بەڵێ دەزانی خواردنەک دەخواتن ڤیتامینەکان بەوی دەگۆڕ دەزانی دیارە هەر لەبەر ئەو کاریگەری هەیە هەر لەبەر گرنگجی ئەوەیە گۆشت تەنانەت لە پەندی پێشینانیش دەنجی داوەتەوە ینی بۆ نمونە وابزانم ئەگەر بە هەڵەدا نەچۆ لە پەندەکانی پیرەمێردە دەرێت لە دەرگای نامەرد مەکە دەقولباب بێگۆش بە نەوەک منەتی قەساب هەین دەزانێ ڕاستە سوودیشی زۆرە بەس دەرێ تۆ دەستپار مەکەوە لە خەرچی نامەرد دەتوانی ینی هین بکەیت یان دەرێ نان بۆ نانەوە گۆشتیش بۆ قەساب ینی کە باسی گۆشت دەکەی ئیتر یەکسە بەرامبەرەکەی قەساب بۆ کە باسی نانیش دەکەی نانەوە هەرێکە ئیش و کاری خۆی قسەکەی جەنابتە ینی ئەو خواردنێک کە ئەو جان لەبەرە دەیخوا تاسی لە پێکاتەی گۆشتەکەی ناولەش دەکاتن و تاسی لە شیرەکەش دەکات ئەوەیەوە دەماندات هەتا تاسی لە هێلکەش دەکات بەنسبەت بە مریشک بڵێ ئیمامی نەورەسێگە بەهرەدا نەچوو بووم دیارە مانگایان هەبووە ینی هەتا لە ناو خوبێکە هینی دەکرد نەیدی هەشت یەک داو ئەو جیایانە بخوا دێگوت چکە ئەمە ڕەنگ دەداتەوە لە شیرەکەش بخۆن کاریگەری لەسەر پەروەردەی منداڵەکان دەکات ینی بەڕاستی خەرەکەەوە ئەگەر ورد بێ بین بکاتەوە کاکتۆ لە جێک دەڵێ ئەگەر حیوان لە شوێنێک بوو زۆر قەڵەبارغ بوو نفسیە نامرتاح بوو تاسی لە گۆشت و لە شیرەکەش دەکات وەکو مرۆڤ وایە ئەویش کادانەوەی هەیە لەسەر لانی دەروون وەکو چۆن گوتمان جەستا مرۆڤ ئادەمیزاد ئەگەر ئاسوودە نەبوو ئەگەر ڕاوشەیە بوو ئەگەر خەمی هەبوو هەموو ئەمانە ڕێک دەداتەوە تەنانەت لە لایانی دەرونی و لە لایانی ڕەفتار و هەسوکەوتی سلوێ دەبین تەماشا دەکەی تامی گۆشتی مریشکی قەدیم و مریشی ئێستا چەند فەرقی هەیە زۆر چونکە مریشک بەخۆی پەلاوەڕ بەخۆی دائیمەن حیوانات بەگشتی کە کاتی مەغریب دادێ هەموو دەخەون ئیستراحەت دەکەن ئێمە دەبین ئەو مریشکان لە دەوازنی شەو شتیان دەدەنێ و جڕەسیان لە بۆ لێدەن و گڵۆکیان لە بۆ پێ دەکەن نەخەویان خەوەکو ئێستایمە نە خۆراکەیان خۆراکە نە ئاو هەوایەکەیان چکە لەو کاتی لە سروشتا لەو دەور و بەرە و لە ناو جا و لەوانە بەکا بەخۆی ئەو خواردنەی کە بێ ئەو دانیوەرە هەرگرتەوە کا خۆی دەستکرد دەکەواتە دوایە تەمەنیش مەتەنە مریشی خۆمان 6 مانگ لە 9 مانگی ئەڵڵا هەندە گەورە دەبی دەتوانێت بی خۆی بەس ئەوە بە خلالی 35 ڕۆژ ڕۆژ دەیکەنە 2 کیلۆ بەس دەبری خواردن وشتووە ئەوە تاسی لە گۆشتەکەی دەکات و تاسی هێلکەش دەکاتن باوەڕ پێ هێلکەی خۆمان کە دەم خوار ئێستاش دەبین وەختی خۆی ڕەنجی زەردێنەکەی ڕەنجی هێلکەکەی تامەکەی زۆر جیاوازە لەگەڵ ئەوەی ئێستا دەستکرد لێ تا لە ئەگەر پێش چەند ساڵێک گەر بەبیرمان بێتن گوتیان مەزموعە چەند ملیۆن سێڵێک لە ئەوروپا هەمووی شێت بوون ناوێندە نابوو جنون البەقەڕ ئەوە لەبەر چییە ئەو سێڵ بخۆی خوای گەورە وای دروست کردووە کە لەسەر گژ و جیاو لەسەر ئەو شتانە بژیتن ئەوان دەچون گۆشتی مرداریان دەدانێ هەتا زوو قەڵاو بن بۆی ئەوە لەشیان نەکەت وەلی هات هەموو مێشتیان تێک چوو هەموو شێت بوون هەموو تووشی نەخۆشی ڤایرۆسی بوون ئاخری هەمیان سەر بڕی و هەمیان فڕدان لەبەر ئەوەی گۆشتەکەی بەکەلێک نەدەهات ئەنی بزانە تەکنۆلۆژی زۆر زار لە زیاتی خزمەتی خەڵک یان ئەو معاملانە لەباتی بەڵێ زیان بەخاشی دەگەنی لەبەرەوە هەمووی قەزێ زوو دەوڵەمەند بوون و زوو پارە پەیداکردنە بۆیە حیوانەکان ینی ئێستاش گۆشتەکانیان فەرقی هەیە چونکە خواردنەکەی کە دەیاندنێ لەگەڵ پێشتر فەرقی زۆرە لەسەر ماسی بوویت طبعا ماسی لەگەڵ گۆشتی حیوان پێکاتەکەی زۆریان پێک دەسی بەڵام گۆشتی حیوان چونکە مادەی حەدید و مەگنیسیۆمی زۆرە بۆی ڕەنکەی زۆر سۆر دیارە بەڵێ لە گۆشت ماسی گۆشتەکەی سپیە چونکە مادە یۆدی زۆرتر تێدا هەیە
بەس گۆشت ماسی ئەوەی باشە ئۆمیگای تێدا هەیە ئۆمیگا خواردنێکی زۆر زۆر باش ئێستا دکتۆرەکان زۆر باسیەکان کراتە کەپسول دەتانی بخۆی ئینسان سوودی لێوەردەگرێت تا بە سروشتەکەی خۆی بی لە شێوەی گۆشت بخۆی باشترەوەی تۆ بخۆی بە حەب بە گوتمەگە ماسی هەفتەی 3000 بخۆی هەم مادە یۆدە دەداتێ هەم ئۆمیگاش لەش ئینسان تێر دەکاتن پێویستی هەتاقینۆش دەبی زۆر سەکراوی کاک تۆر من پێش چەند سال لە زۆر پزیکی پسپۆر دەیگوت هەفتەی یەک ماوەشی بەسەر داسی و لێم پرسیەوە گوتی وەڵا ئەو زارە لە کۆنگرەی جیهانی گوتی بڕیاریاندا کردیانە دوو ئێستا ئەو ماوەی ئەوە ماوەی چەند ساڵێکە دەنە کاکەنا دەبێ هەفتەی 3000 وەڵام من ئێستا داواکارم خەڵکی ئەگەر بتوان هەفتەی جارێک بخۆن باشە بەڵام ئافرین بۆ ئەو کەسە بەرنامەیە خوشتێکدان ئەگەر 3000 بخوا ئەو ئەمۆگایە ینی بەڕاستی چارەسەرێکی گریگە زۆر ینی تەمە مادە یۆدی زۆر زۆر لە بۆ ئینسان لەوانی کە دانیە لە زۆر شتی زۆر خەڵکی ما تووشی غودەی دەراقی دەبێ غودەی تەمبەر سەبەبی مادە یۆدی کەمە ینی غودەکەی گەورە دەبی و ناشرین دەبێت پێویستی بۆی دکتۆر زۆر کەم دەخۆنەی لەبەر بۆنەکەی باوەڕ بکە ئەوەی کە ئێستا باسی ڕژێنی دەرەقیت کرد ئەو نخۆشە زۆرە لە کوردستان ئێستا ینی هۆی ئەوەیە کە دیارە یۆدیان کەمە هەر لە کتابەکانی پزیشکی قەدیم ئەمە لە هەفتایەکان کە دەماخین دەیگۆ لە باکووری عێراق غودەی دەرەقی تەمبەر زۆرە چکە مادەی یۆدیان لە ئاودانیە کەچی لە خوارەوە لە بەرەوەی ڕووبار و لە خواروی عێراق ماسییان دەخوارد ئەو لە بەغدای مەشهور بوو ماسی خواردن کاک دکتۆر بابل و ئەمانە یعنی بەڕاستی بەناوبانگ لە ماسی باوەڕ کە تەنانەت دەبی کاریگەری ئێستا زیرەکی شەبێ ئێمە لەگەر مامۆلە دکتۆرا و مامۆستایەکانمان زۆری خەرچی ئەوەی هندیە و سەدەی هندیان پێدەگۆ بابل و ئەم شوێنانە بوون ینی دیارە هەمووی ئەو کاریگەری مادەی زۆر باش داهەیە ڤیتامین ئەیە ڤیتامین دی ڤیتامین ئێ بۆ چاو باشە ڤیتامین دی لۆ پێستە باشە ڤیتامین دی بۆ ئێسقام باشە ئۆمیگای تێدا هەیە لە بۆ دەمارەخانەکان باشە لە بۆ دەماغی باشە تەمان شتان هەمووی تاسیری هەیە کەواتە بۆ خواردنێکی سەرەکیە ئەندامەکانی لەش باشە زۆر بەسوودە ئێتەبان بێزگە لە سەرچاوی پرۆتینیشە و هەروەها ئەو چەوریە کە لە ناو ماسیدایە لەگەڵ چەوری ناو گۆشت حیوان زۆر زۆر فەرقی هەیە ئەوە کۆلسترۆلی زیاد دەکات بەڵام ئەوە کۆلسترۆلی کەمتر زیاد دەکات چونکە چەوریەکەی فەرقی زۆرە چەوری ناتێرە وەکی چەوری ناو زەیتونیە تەقریبەن بەزی زەیتون باشترە لە هەموو چەوریەکانی تکە تەوا ماسی بێزگە لە خۆی و لە گۆشتەکەی کە پرۆتینی تێدایە و هەموو استفادەی تێدایە هێلکەکەشی لە هەندە وڵاتان ئێستا دەفرۆشێ و کەوا نرخەکی زۆر زۆر باش دەکاتن سوودێکی زۆری هەیە ئەو سوودەکە پێدرێن کاڤیار ینی بۆیە مێنی و هەندێک شوێن کە ماسی دەفرۆشن ناویان لێ ناوە کاڤیار یعنی ئەو کاڤیارە لە هێلکەی ماسیەوە هاتووە ئێستا بە تایبەتی رووسیا و ئێران یەکەم وڵاتن لە ناردنە دەرەوەی هێلکەی ماسی کەوا سوودی طبی زۆر تێدا هەیە جیا لە ماسیەکەی جیا لە ماسیەکەی دەفرۆشن زانیاریشی نوێ بڵێ کەواتە دەتوانی ئەوەی ماسیەکە نەخوا هەر هیچ نەبێ هێلکەی ماسی بخوات هێلکە تقریبن لەگەڵ ماسیەکەی فەرقی زۆرە لە ڕووی پێکاتەوە بەڵێ سوودی زۆر هێلکە بە تایبەتی ڤیتامین ئی زۆر تێدا هەیە ڤیتامین ئیش تەبەن سوودی زۆرە بۆ لەش ئینسان بە تایبەتی لە بۆ هۆرمۆنەکان بە تایبەتی هۆرمۆنی جنسی بۆیە زۆر بەڵێ بەهێز دەکاتن ڤیتامین ئی بە قوت دەکاتن لەوانێک کا منداڵیان نابی هۆرمۆنیان مەزبوط نییە لە ژن لە پیاو دەتوانن بەکاربیێنی بە تایبەتی لە پیاوەکان بڵێ زیاتر بۆ پیا بەڵێ تەبەن زۆر جار هەیە لەگەڵ زەیتی زەیتون و لەگە زەنجەبی لەگە سیرتێک هەڵاو دەکەن ئەو هێلکەیە پاشەوەی دەی کوڵێنن یان دەی برژێنن دەتانن بیخۆن سوودی زۆر لێوەردەگرێت لە ڕووی طبیەوە زۆر جوانە ماسی بۆیە بەس یەکش دێتە بیرم لە پەرتوشی خوێندنی بنەڕەتی ئێستا پێدەنەوە خاوکاتی خۆی سەرەتایی باوەڕ بکە لەوێ لە شێوەی هەڵبەستێک دانراوە حەزم لێ ئەگەر بۆ بینەرانی بخوێن مدرێ مەتەڵ بیزانە چییە خۆشە مەتەڵم بیری لێ بکەوە مەڵێتە مەلم جانەوەرێکە مەلەوانی گۆم زۆر زاران دیتە لە ڕووبار و چۆم بێلاق و دەستە بێ شرپە و جەستە لە شپۆل بڕین وەکو مەقەستە باریشی هەیە بەڵام نافڕێ زاریش هەیە بەڵام ناقیڕێ ئەگەر نازانی هێشتا بیناسی دەتخەمە ناو ئەو دەتکەم بە ماسی یعنی بەڕاستی دیارە ئەمە کاریگەریەکەی دەبێت کە هەستیان پێکردووە بەڵام پیادەکردنەکەی کە خواردنەکەیە بەڕاستی یعنی هوشیاری دەبێت ڕادەی ڕۆشنبیری تەندروستی بەرزکرێتەوە بۆ هەموو تاچێکی کورد بۆیە هیوادارم لە مانجی ڕەمەزانی ئەم سات دەست بە خواردنی ماسی بکەن یعنی چ کاتێک بخۆن ماسی لە مانجی ڕەمەزان کاک دکتۆر
مانجی ڕۆمەزان ئێواران وەختی کەس تەمان دەتانن ئێواران بخۆن لە بەی ماسی خواردنی سووکە بەڕاستی ئێوارانش پێم احتیاجیە ئێواران باشە بەڵێ ئێستا گۆشتی سۆر ئێواران پێمان باش نییە خاستن قورسیشە بەڵێ قورسەل و هەرسکردنەکەی بۆ ئێواران ماسی هەفتەی دوو زاریش دەتوان ئێواران بی خۆن بخۆی هەفتەی سێزار بخۆی باشە تا دوو زار نورانی بخۆی زارێک ئێواری بخۆی ئەوە لەبەرەوەی نورانمان نییە ئێستاکە بازاری ڕەمەزانی هەفتەی دوو زار بخۆن ئەوەی ئێواران مەثەن گۆشت حیوان پاش ڕەمەزانی مەثەن گۆشت حیوان لۆی باش نییە لەبەرەوەی دڵی و زەخت و ئەو شتانە هەیە کۆلیسترۆلی هەیە دەتوانێت ئێوارە ماسی بکاتە 2030 زۆرە ماسێک باشە جۆری دیاریکراوە هەیە وەکو جۆرەکانی و لە چ جۆرە ئاوێک و چ جیاوازەیە لەگەر ماسی قوتو ئەگەر ئەوەش ڕوونکە کاتێک کەسێکا کە دەرێ من ماسی دەخۆم کەسی ناو قوتو ڕەنگە ماسی زانستێکی تایبەتە من پێش 2 ساڵ بەرنامەکەم لە تەلەڤیزیۆنی ئازم KTV بووم پێشکەشکە لەسەر ماسیش تەبان وەچی گۆشت حیوان چەند ماسێکە فەرقی هەوی پێکاتەکەشی فەرقی هەیە طبعا ماسی ساردین و سەلەمون لە هەمان باشترە سەلەمون گوابزانم ئەوان ئۆمیگایان زۆر تدایە ئۆمیگایان زۆر تدایە چەوریەکان کەمترە تامەکەی خۆشترە ڤیتامینی باشتری تێدا هەیە بۆی ئەوانە بەڵام گرانن ینی زۆر جار لێرەش هەیە بەدەست نرخەکەی گرانترە بەس کاک تۆ جۆرەشتر هەیە ئێسکەکەی لەگە دەخوری بسووکانە ئەوە بسووکە ئەوە زۆر هینە هەیە دەبیتن بڵێ تەوە ماسی بەجێرەی حتا ماسی قڕش پێکاتەکەی فەرقی لەگە ماسیەکانتر هەر ماسیەک بەجێرەی جیاوازە تامەکەی جیاوازە و پێکاتەکەشی جیاوازە ئەوەندەی کاتمان بڵێ باسی مریشی بکەین دوای هەمووی هەر بەسوودە هەمووی بەسوودە کەواتە ئێمە داواکاری وەکو بەڕێز ئاباژت پێکرد دەست بە خواردنی بکەن ئێستا کە لە ڕەمەزان هەفتەی 2000 لە پاش ڕەمەزانی بیکەنەوە 3000 ئەزە سەر ماسی قۆدی ئیسفادەی هەیە بەڵام هەر شتێک چۆن ناو قۆدی فترێک ماوە پێکاتەکەی هەندێک دەگۆڕێتن احتمال سوودەکەی کەمتر دەبتەوە حسب معلومات دەڵێن ماسی پاش مانگێک مانگونی و ئەگەر هەر ناو مجەمیدەی بیتن لە سەتاچلی ئەو سوودەکەی لە دەست دەداتن بەڵام هەر سوودی هەردەبی باشەوەی کەنەی خۆی بینە سەر مریشێک ئەو چەندەقەی مامەە مریشێک تەمانش پێکاتەکەی وتمان پرۆتین تێدایە مریشێک تەبان چەند چێشی کەمتربی پێمان باشتر چکە چاوری کەمترە تەبەن سینگەکەی لە هەمووان باشترە چونکە پرۆتینی باش تێدا هەیە و چاوری زۆربەی پزیشکان دەڵێن سینگەکەی باشترە مەسەڵ دەکەدرە کاکە وەڵا بێتە ئامە و قونازام نایخۆین بەڵێ طبعا باڵ و قونە زۆرەکەش لە هەمان چاوری زیاتر تێدا هەیە بەڵێ چاوری زۆر لێ خڕ دەبتەوە میمە کەستانەیەکەوە خۆنە خواستە زەخت و جەڵتە و کۆلسترۆل هەیە با پیستەکەی دەتان لابن دەتان بەڵێ مشکە زۆر قەڵەو نەبیتن ئەویش سوودی لێ وەردەگرن بەڵام مریشتیش ئەوە هەیە ئەگەر بێت و زۆر بە خێرایی وەچ ئێستاکەوە دەبینین زۆر بە خێرایی قەڵەوی دەکەین خواردی دەدەنێ قەڵەوی دەکەن بۆی زوو بگاتێن ئەوە زیاتر ڕۆ بازرگانێکی ئەوە چاوریەکەی نەوع مادەک لە لەشی دروست دەبیتن بەڵێ قەڵەوی دەکە ئەو مادەیە لە بۆ ئینسانی باش نییە چۆلۆ هۆرمۆنمان تێک دەداتن بە تایبەتی هۆرمۆنی ئیسترۆجین تێک دەداتن زۆر جار هەیە ئەو ئافرەتانەیەکەوە ئەو مریشکانە زۆر دەخۆن بە تایبەتێکە زۆر قەڵەوی چاوری زۆر پێوە بیتن هۆرمۆن ئیسترۆجینە تێک دەدا مووی زیاد دەکە ئەوەی لەسەر وتەی بەڕێستان ماوەیەک پێکاتێن لە وەزارەتی کشت و کار کە تەنها نێ لە 2 کیلۆ زیاتر بێ یعنی دیاریان کرد وتیان چکە ئەگەر زیاتر گەورەتر بێ دیارە ئەو زیانە هەیە زۆر چاکە وەڵا ئەگەشتی ترمایە لەبارەی مریشەکەگەنە من هۆنراوەیەک هەیە لەسەر مریشک حەز دەکەم لۆ بینەرانی بخوێنەوە ئەگە شتێک مایە هەر ئەوەندە مایە تەبان ئەو کەسانەیەکەوە شەکریان هەیە یان بەتەمەنن لە باتی گۆشتی سۆر زۆر بخۆن دەتوانن گۆشتی ماسی زیادکەن یان مریشک بەڵام ئەوی زۆر چەور و قەڵەو نەبی وەک باسمان کرد کە جەنابەت باسی مریشی دەشتێت کرد کە پێشتێ بەکەی خۆی دەگەڕا و دەسوڕە حرەکەی دەکرد درێ مریشکانێکەوە جوولەیان کەمە ئەو نەوع مادە لە ناوخینیان زیاد ناو گۆشتەکەی زیاد دەبێت کە پێدرێن ئەڕۆماتیز ئەوەش دەبتە تێکدانی هۆرمۆنەکان لە پیاوان شەهۆی جنسی کەم دەکاتەوە لە ئافرەتانیش مووی زیاد دەکات بۆیە زۆری نەخۆن باشە زۆر قەڵاو ئەو کاتە بە ئامێر دەری بێنێن دە باشە دیارە بامۆستای بەڕێزمان کازم کۆیی لە کتێبێکی بە ناوی نەوەکانی چریکەی دواڕۆژ لە لاپەڕە 144 لەژێر ناوی مریشک بزانم چی وتووە باوکم مریشێکی کڕی تاوەکو سەری بڕی تاوەکو سەری ببڕێ بۆ چێشتی ترش و پەڵاو تێر بخۆین گۆشت و گۆشتاو کە مریشی بەرەڵا کرد
دەستی بەگارەگار کرد تا باوکم سەقوی تیش کرد مریشک هێلکەیەکی کرد هێلکەیەکی سپی جوان بوو باوکم زۆر پەشێمان بوو وتی سەری نابڕم هێلکەکانی هەڵدەگرم تا کڕکەوێ لە سەریان ببنە جوجەلەی جوان جوان ئینجا بەخێویان دەکەین هێلکە و گۆشتیش زۆر دەخۆین باس هێلکەی بکەین بە کورتی زۆر بەخێرایی چ هێلکەش پرۆتینی زۆر تێدا هەیە ئەویش لە بەرەوەیراوەکەش باسی هێلکەی بەرەبوومی جاندارە تەبەن هێلکە بە خۆی دوو بەشە سپێنەکەی پرۆتینی زۆر تێدا هەیە زەردێنەکەشی هەمووی لە 99 کۆلیسترۆل و چەوریە هێلکە تقریبا 105 کالۆریە بە کوڵاوی زەردێنەکەی 85 کالۆریە سپێنەکەشی تقریبا 20 کالۆریە ئەوە ئەگەر یەک زەردێنەبی بەس کاتۆنەمەیەکەی دوو زەردێنەشمان هەیە بەڵێ تەبەن خواردنی هێلکە زۆر شتێکی چاکە تەبەن بە کوڵایی باشترە چکە بە خۆی چەوری تێدا پێویست ناکە لە ڕوونی بیکەی لە ڕوونی بکەی ئەویش دەتوانێت هەفتەی بەیانیان هەفتەی جارێک 2013 هێلکەی بخۆی ئەگەر بێ ناخواردن بۆ مناڵ زیاترە کاک دکتۆر سوودی زۆر کاک ڤیتامین ئێ ڤیتامین دی تێدایە کالیسیۆمی تێدایە کەواتە بۆ منە دەبێت زیاتر بخوا بە پرۆتین تێدایە پێگەشت منداڵ هەیە گۆشتی ناخوا دەتوانێت لۆ هێلکەی بخواتە بەڵێ ئەوجا دەزانی ئەگەر بێت و لەگە تەڕە پیازی بیخۆی ئەگەر تەماتەشی لۆ کووسکەی ئەوجا کەوەر و کەرەوزیشی بۆ دابنێ تەڕە توولەشی بخەیتە سەر بە نانی گەرم کوردەواری تیری دەبێت زۆرە خوانێشی طبعا هێلکەوە وا چاکە سبەینان ئەگەر بەبێ نان بیخۆین دەتوانێت دوو دانەش بخوا دەتوانێت ئەگەر بەنانی خوارد یەک دانەی بخوا لە بەرەوەی با کالۆریەکانی زۆر نەبێت تووشی قەڵەوی و زەختۆشتانە نەبێتن وا چاکە خێشی زۆر پێدا نەکات چونکە خێش ئەوانەی بەتەمەنن لە بۆ زەخت و دڵ ئەوانە باش نییە کەواتە هێلکەش یەک لە سەرچاوە پرۆتینیەکانە ئەوەی کە گۆشتی کەم دەخوا بە هێلکەی زیاد بخۆ لە کۆتاییدا بینەرانی خۆشەویست کەەوە هیواداری سوودمەند بوو بن لەو پرۆتینانێکەوە لەومان باس کردن بەڵام وەچی خواردنەکانی تر محاولە بکەن با ڕێژەیەکی پەسەند و گونجاو بیخۆن زێدە ڕەوی نەکەن چونکە هەرێک لەو خواردنانە کە سوودی زۆرە بەڵام ئەگە زۆری بخۆی تەبان تووشی بە نەخۆشی دڵخوا نەخواستە زەڵتەیە واروها بە زەختە واروها بە نەخۆشی شاهانەیە چکەوانە پرۆتینیان زۆر تێدایە و مادەی یوریک ئەسیدیشیان زۆر تێدا هەیە بە تایبەتی گۆشتی سۆر بۆیە بە شێوەیەکی گونجاو و معقول بیخۆن تاوەکو سوودمەند بێن تاوەکو حڵقەیەش تر بەخوای پەروەردگارتان دەسپێرین خوا حافیز